لە یاریەکانی هەفتەی 15 خولی نابی کوردستان و لە دەربی شاری هەولێر برایەتی بۆ میوانی هەولێر و یاریەکەشیان بە یەکسانبوون بە کۆتایە. دەچینە لای پەیامنێرمان حوسێن محەممەد و وردەکاری زیاتری یاریەکە و لێدوان یاریزانانی هەردوو لامان بۆ دەگوازێتەوە. ئەمڕۆ یاریەکانی هەفتەی 15 خولی نابی کوردستان دو یاری لێبەڕۆچێکێک لەو یاریانەش دێربی شاری هەولێر لێوان هەولێر و برایەتی لا نیوە یەکەم سەرەتا یانی هەولێر بە گۆڵێک پێشکەوت دواتر ژیانی برایەتی ئەنجامەکە ڕاست کردەوە لا نیوەی دومیشی کام لە هەردوویانە نەیانتوانی سەر گۆڵی تر تۆمار بکەن و یاریەکە بە یەکسانی بە کۆتا هات. یانەی برایەتی کۆی خاڵەکانی کردە 20 خاڵ و یانەی هەولێریش خاڵەکانی کردە 17 خاڵ 18 خاڵ. من کاپتن سەرنگم سەرەتا لەگەڵدای کاپتن سەرەتا سەلامەتی بینیمان تووشی بەکانێکی قورساتی لە نیوە یەکەم بەڵام درێژت بە یاریەکەدا چی تێ بە و خاڵی کە بەدەستانێنە لەو بەناوی خوا وەڵار لە گەم یەکەم کە تووشەوە پێکانە بووم کەلکی گەمەم نەما بەس الحەمدولیلا سڕکەرمان بەکاری نهات گوتمان هەر کۆی بیگەمەکە تەواو بکەین. سەبارەت بە ئەنجامەکەش بەڕاستیمە لە خۆمان ڕازی نین ینی دەبوو براوە بن فەریقمان زۆرترین هێرش زۆرترین تۆپیان لەکەم بوو ینی نەماتوانی گۆڵ تۆمار بکەین. ئینشاءڵڵا و بۆ ئاستە بەردەوام بن جێی چاویان تێدایە کە ئینشاءڵڵا لەسەر نازناوەکە بکەین. کاپتن سەرکەوتوو بن عومەر ئیبراهیم لەگەڵدای یاریزانی شتریانی هەولێر کاپتن ئاستێکی بەرزتان پێشکەش کرد بە تایبەتی لەو تۆپانێک کە بە سەربەستی تۆپەکان دەبێت. هەولێر زیاتر هەوڵی بۆ گۆڵی دووەم بوو. ئایا بۆ خاڵی بەدەستان هێنا و یاریگەی خۆتان دەتوانین بڵێن ڕازی بوون؟ سەرەتا بەناوی خوا ئێمە ڕازی نەبوون بۆ خاڵی بەدەستمانە چکە یاری ڕابردوو تووشی شکستێکی قورس هاتبووین. ئەمڕۆ دەمانوی سێ خاڵی یاریەکە بەدەست بێنینەوە چەندین هەلمان بۆ ڕەخسا چەندین تۆپ چەندین فرسەمان چوان بەڵام خوای گەورە موفقی نەکردین و یانەی برایەتیەکێکە لە تیپە بەهێزەکانی شاری هەولێری ئەو ژیارێکی جوانیان کرد و ئاستێکی بەرزیان پێشکەش کرد خاڵێک بۆ لە عەدالەت بوو. دەست خۆش بێ یاریەکە هەروەکو بینیتان بە یەکسانی و بە گۆڵێک بۆ هەردوویانە بە کۆتە هات هەردوویانش بە خاڵێک گەڕانەوە ژووری خۆگۆڕن.